وەک ئاگادارن لە ڕۆژانی ڕابردوودا بە بەشداری ژمارەیەکی زۆری چالاکەوان و مامۆستایان و فەرمانبەران و کاسبکاران بڕیاری ئەنجامدانی خۆپیشاندانماندا لە ڕۆژی یەکشەمە بەڕواری 24 دوانزەی 2017 ئامانجوان لە خۆپیشاندانیش گەیاندنی دەنگی سەرجەم چین و توێژەکانە بەو دەسەڵاتی کە لە ماوەی 26 ساڵە کۆمەلگا دەچەوسێنێتەوە و سەرۆت و سامانەکەی دەجێت لە کاتێکدا ئێمە خۆمان بۆ خۆپیشاندان و ناڕەزایەتی و دروستکردنی یەکدەنگی لە نێوان چین و توێژە جیاوازەکاندا دەکرد هاوکات چاودێری وردی بارودۆخەکە بووین بەڵام بەداخەوە بۆمان دەرکەوت کە باڵە ناکۆکانی نێو حیزبێکی دیاریکراو لە ڕێگەی ئەنجامدانی کۆبوونەوەی نهێنی و ژێربەژێر کار بۆ بەلاڕێدابردنی ئاراستەی خۆپیشاندانەکان بە سوودوەرگرتن لە چالەکانی ئێمە شەڕی یەکتر دەکەن. هەروەها پلانی ئەوەیان داناوە فەرمانگەی حکومی بسووتێن و هەندێک دۆسەی کۆن لەناو بەرن دواتر ئەو کارە قیزەونانە بخەنە ئەستۆی ئێمە بۆیە لەم سۆنگەیەوە بڕیارماندا لەم کاتەدا خاڵ یەکەم لەم کاتەدا شێوازی چالەکان دەگۆڕین بۆ ماگرتن و بایکۆتکردنی سەرتاسەری بۆ ئەوەی نەبین بە دەستکەلای هیچ حەزب و گروپ و بەرپرسێک. خاڵی دووەم داوا لە سەرجەم مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانەکان دەگەین کە لە ڕۆژی یەکشەممەوە دەرگای ناوەندەکانی خوێندن داخن و چیتر بەدەوامکردین لەم شێوەیە سوکایەتی بە خۆمان و خوێندکاران نەکەین. خاڵی سێم داواکارین لە سەرجەم فەرمانبەران و دام و دەستگا حکومیەکان کە لە ڕۆژی یەکشەممەوە دەرگای فەرمانگانیان دابخەن بە پێچەوانەوە هەر بەرپرسێکی حکومی فشار لەسەر فەرمانبەران دروست بکات بۆ دەوامکردن دێنە خەت و ڕووزەردی لای جەماوەری دەکەین.